دووبارە سڵاوی خواتان لەبێت ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵین دووبارە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. بێگومان لە با بڵین تەورەی یەکەمی ئەمڕۆماندا باس لە قورئانەکەین کە قورئان بەرنامەی ژیانە و سوپاس بۆخوا لە ئێستادا لاوانێکی زۆر، گەنجێکی زۆر چ کۆڕ چ کچ سەرقاڵن و دەسوپەنجیان نەرم کردووە لەگەڵ قورئانی پیرۆز و سنتەرێکی زۆر لە سوپاس بۆخوا لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە کە تێیدا لاوان سەرقاڵی فێربوونی قورئانی پیرۆزن، سەرقاڵی فێربوونی جوان خوێندنەوەن، سەرقاڵی فێربوونی دەنگخۆشین، ئاوازەکانی قورئان خوێندن. بەڕاستی جێخۆیەتی گەنجان لەوەی بە هەندێک بابەتی ئەوەی پێوترێ کات بەڕێکردن و کات کوشتن بەڕاستی مەشغوڵ و سەرقاڵ بن، پێویستە ئەندازەیەکی باشیش گرنگی بدەن بە قورئانی پیرۆز کە بەرنامەی ژیانە. ئێمە ئەمڕۆ میوانداری گەنجێکی ڕۆحسووکی جوانی خۆشەویستمان کردو، ئەویش کاکە ڕێدار محەممەد قورئان خوێن کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاکە ڕێدار بەخێر بێت. یخوا بەخێر بێت. با لێوە دەست پێ بکەین، تەمەنت چەندەیە، لە کەیەکەوە سەرقاڵی بە خوێندن و دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز؟ بەڵێ من لە تەمەن و 17 ساڵە، نزیکی 5 ساڵ لە دەستگای نووری حیکمە لە خزمەتی ماوەسە سۆران سەلاح خزمەتی قورئانەکەم. زۆر باش. زۆر باشە. کەی خۆت حەزت لەو بوو کە دەست بکەی بە قورئانی پیرۆزیان، ئەو تا هەنجارێک هەبوو کە تۆ بنێرنە سەنتەری حیکمە بۆی کە بەردەوامی بدەی بە جوان خوێندنەوەی قورئان و بتوانین لەوانی تریشا شارەزا بیت؟ بەڵێ من هەر لە سەرەتا خۆم حەزم لە قورئان خوێندن هەبووە و دایک و باوکم و بەتایبەت باپیرم خوا لێی خۆش بێ زۆر یارمەتی دەرم بووە، مامۆستاکانیشم بەتایبەت. زۆر باشە. بە بڕوای تۆ خۆت ئێستا لە تەمەنێکی با بڵین سەرەتای تەمەنی ئەوەی کە پێی ئەوترێ ژیان کە ئینسان تێبگات لە ڕاست و چەپی خۆی، گرنگی چییە کەسانێک لەم تەمەنی توە چ کوڕ چ کچ خوب دەنە قورئان، دەسوپەنجیان لەگەڵ قورئان نەرم بێ، سەرقاڵی فێربوونی خوێندنەوەی بن، فێربوونی جوان خوێندنەوەی بن، ئەمە چ سوودێکی هەیە، چ گرنگیەکی هەیە؟ بەڵێ قورئان خوێندن بەڕاستی بەرەکەتە و ئەم تەمەنی ئێمە بەڕاستی تەمەنێکە عین ئەڕوات، لەم تەمەنە فێری قورئان نەبیت دوای قورئان پیرتەکە. ڕاستە. زۆر باش. کاکە ڕێدار، پێمان خۆشە هەندێک ئاەتمان لە قورئانی پیرۆز بۆ بخوێنیتەوە. ئینشاءڵڵا. بۆ مایکە ئەوە دەست خۆش بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين
الغائبين وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله. خواجە ساباتە گرنگترین شتێک لەوەی کە قورئان ینی دەست پێ بکەیت بە خوێندنی یان بەلەبەرکردنی یان بە دەنگخۆشیەکەی بە هەموو ئەو بابەتانەی پەیوەندی بە قورئانی پیرۆزەوە هەیە چییە؟ یعنی بێ گەنجێک بێوێت دەست پێ بکات بێتە لای تۆ بڵێ کاگڕێدار ڕێنمونیم کە چی بکەم لە چۆ دەست پێ بکەم چۆن دەست پێ بکەم تۆ چی پێڵی؟ بەڵێ سەرەتا نیەتێنا زۆر گرینگە عینێتی ئەوە بێت تەنها بۆ ئەم قورئانە بیت ینی نیەت گرنگە. بەڵێ بەڵێ ئەی تۆ هەموو قورئانی پیرۆزت ختم کردووە بڵێن بە خوێندنەوە؟ نەخێر هەندێکم ماوە. هەندێکم ماوە. ئەی بۆ لەبەرکردن چەند لەبەرە؟ نزیکی 4 جوزم لەبەر. 4 جوزە. تا چەند تەجوید ئەوەی پێوتێت جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز گرنگە فێرخواز ئەوانەی کە ئەیانەوێ بێنە خزمەت قورئانی پیرۆز بیزانن؟ بەڵێ تەجوید تەبعاً قورئان لەسەر تەجوید بەندە ئەتۆ تەجویدت تەواو نەبێ هەم کەلیماتەکان خەڵەتەکەی هەمانەی قورئانەکە شتێکە دی. ڕاست. زۆر باش کاتە کاکە ڕێدار هەم قیرائات هەم جوان خوێندنەوەی قورئان هەم شێوازی خوێندنەوەی بە دەنگێکی خۆش تۆ لە هەر سێکیانە شارەزاییت هەیە مامۆستات هەیە توانی تا قۆناغی کتێب پەڕێنی لەوەیە کە ببیتە نمونەیەک بۆ لاوانی تر ئەو هاوڕێیانەت کە لەگەڵتان لە حکمە؟ بەڵێ ئێمە چەند تقریبا نزیکی 20 تەلەبین تەلەبی مامۆستا سۆرانی هەمان سواز وخوا قورئان خوێنێکی باشی ئەی مامۆستاش خۆی ڕێنوێنیمانەکات ئێوە مامۆستای تەجویدیشمان هەیە باتە لە هەر سێکیانە توانن خەریکن خەریکی فێربوونن. بەڵ لە دەستگای نووری حکمە لە هەر سێ بوارەکە خەریکی. باشە باست لەوە کرد 20 قوتابیتان هەیە هەمووتان بەم شێوازە توانیتان لە قۆناغێکی باش بۆ بڕێن ئەو کەسانی کە بەشدارە بن دەرو پێشچوونیان هەیە لەگەڵ ئەوەی کە ئەڵێن زۆرجار قورئانی پیرۆز قورسە فێربوونی لە ڕووی تەجوید و لە ڕووی جوان خوێندنەوە ماوەیەکی زۆری ئەوێت؟ بەڵێ سپاس بخوا قوتابیەکانمان یان هاوپۆلەکانی خۆم وەکو خۆموان. تا چەند گرنگە ئێستا لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان ناوەند و سەنتەرێکی زۆر هەن کە لە خزمەت گەنجانێکی وەکو ئێوەدان بۆی کە قورئانی پیرۆز ینی پێی ئاشنا ببن بە خوێندنەوەی بە جوان خوێندنەوەی بە دەنگخۆشی تەنانەت بە تەفسیری ئاەتە پیرۆزەکانی تا چەند بوونی ئەم سەنتەر و دەستگایانە گرنگن؟ بەڵێ تەبعاً لە هەموو شارێک یان بەڵام هەموو لادێکیش گرنگە قورئان خوێنێک یان دەستگایەکی قورئان خوێنی تیابێ چونکە ئەبێتە هۆی بەرەو پێشوونی ئەو کۆمەڵگە. ڕاست. زۆر باشە. ئەی بابەتی پەروەردەیمان هەیە ئێمە هەمیشە ینی ئێمە مناڵ بین گەنج بین لاو بین هیچ فەرقێک ناکە هەمیشە پێویستمان بابەتە پەروەردەیەکانە لە دەستگای نووری حکمەتان چەندێک هاوشانی ئەو بابەتانی کە بۆ جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزە بۆ فێربوونی قورئانی پیرۆزە گرنگی بە هەندێک لایەنی پەروەردەیی گرنگ دەدرێت هەم بۆ لاوان هەم بۆ ئەوی کە بتوانن خۆ بەرەو پێشچوونیە ببینن لە ژیانی خۆیانە هاوشانی قورئان خوێندنەکان. بەڵێ ئێمە هەر لە پاڵ قورئان خوێندنەکەشە چەند دەرزێکی ئادابمان هەیە. بەڵێ ئەنی هەفتانە ئێمە نزیکی 2-3 دەرزی ئاداب بەخوێنین ئەو دەرزە ئادابانە بەڕاستی گەورە بچووکی نییە ینی بۆ هەموو تەمەنی گرنگە هەمیشە پێویستمانە. بەڵێ باش کاکە ڕێدار با زیاتر ئێمە گوێمان لە هەم قورئانی پیرۆز بێ هەم لە دەنگی جەنابەت بێ حەزەکەم چەند ئاەتێکی دیکە بە دڵی خۆت لەکوێ پێت خۆشە بەخۆ ئەگەر بە شێوازێکی جیاوازیش لەوەی پێشووتر بیخوێنی باشترەوە چۆنیش خۆت مرتاحی بەو شێوازە. ماشاءالله. مایکەکە بەدەستەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا
وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا. کاکە ڕێدار ئێستا بەڕست دووجار قورآنی پیرۆزت بۆ خوێندینەوە تا چەندێک گرنگی بەلایانی دەنگخۆشی ئەی هەر کاتێک ڕاستە ئێمە بە جوانی قورآنی پیرۆز بخوێنینەوە تر شتێکی گرنگە پێویستە تەجوید بزانین بەڵام لەگەڵی شاگرد بە دەنگێکی خۆش بخوێنینەوە ئەوە هەر زۆر خێرتر و پاداشتی زیاترە توانی وتە هەندێک شارەزایی لە مەقاماتەکانە پێیا بکەی یان شێوازەکانی خوێندنەوە. بەڵێ قورآن خوێندن بە دەنگەوەی خوێنی تەبعەن هەم مامۆستاکە هیلاک ناکات هەنوو کەسێکی گوێشی لێگرێت بەڵێ ینی شارەزاییت هەیە هیچ لە مقاماتەکانە تقریبا ئەتەوێ ئیشاءالله لە داهاتوە پەرەی پێ بێی. باش ئێمە فرمودەیەکی شیرینی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم فەرمێت خەیرکم من تعلم القورآن وعلمه. ئێستا تۆ لەو با بڵێن قۆناغای کە فێرەبی هەوڵت داوە هەر لە شان بەشانی ئەمە هاوڕەکانی خۆت برایەکی بچووکی خۆت خوشکێکی بچووکی خۆ دەگەرە بێ خزمێکی خۆت بتانی ئەوانیش فێرکی بەو شێوازەی تۆ فێر بوویت؟ بەڵێ منە دەستگای نووری حیکمە ئەو تەلەبانی کە لە خەتما باشن بۆ ماوەیەکە یانکە ئەکرێن بە مامۆسا ئیمساڵ مامۆسای چەند تەلەبەیەک بوون. زۆر باشە تەنها خەریکی زۆر گەورەش. باشە ئەی بەم پرسیارێک لەسەر خێزانی تۆ بکەم دایک و باوک و چوار دەورەکەت بە شێوازێکی گشتی چۆنن لە ڕووی هاندان و لە ڕووی ئەوەی کە تۆ هەڵنێن بۆی کە زیاتر دەست و پەنجەت لەگەڵ قورئان نەرم بێ و زیاتر ژیانت لەگەڵ قورئانا بێ؟ بەڵێ من تەبعەن دایک و باوکم زۆر یارمەتی دەرم بوون تا گەشتم بەم قۆناغە بۆ تایبەت باوکم کە خۆی مەلایە زۆر یارمەتی دەرم بووە بۆ گەشتم بەم قۆناغە. کاکە ڕێدار لە چ قۆناغێکی خوێندنن و ئێمە تر بەرە و کردنەوەی قوتابخانە و ئیتر خۆ ئامادەکردنە بۆ ساڵی نوێی خوێندن لە کاتی ئەوەی کە تۆ دەوامێکت هەبێ کە خوێندن دەست پێکاتەوە ئایا هەر بەردەوامی لەوەی کە قورئان خوێندنەکەت بەردەوامی پێ بدەیت لە سەنجەری حیکمیان ئەوسادا ئەبڕیت بۆ ماوەیەک باسێکی ئەومان بۆ بکەیت؟ بەڵێ سپاس بۆ خۆم لەم ساڵ پۆلی 12 و قورئان خوێندنیش هیچ کات ڕێگر نابێت لە بەردەم مەکتەبە ینی سەرڕای پۆلی 12 تۆ بڵێ بۆنی بڵێ مەکتەب نایڵێ قورئان بخوێنم سەرڕای ئەوەی 12 بتمە ئیشاءالله هەر بەردەوام بێ لەگەڵیا ئیشاءالله. خۆت ئامادە کردەوە بۆ پۆلی 12 دێخوا لە شتا باش با گوێمان لە چەند ئایەتێکی قورئانی پیرۆز بێت لە هەر شوێنێک خۆت پێت خۆشە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة
إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين على سرر موضونة متكئين على متقابلين يطوف عليهم ولدان مخلدون بأكواب وأباريق وكأس من معين لا يصدعون عنها ولا ينزفون وفاكهة مما يتخيرون ولحم طير مما يشتهون وحور عين كأمثال اللؤلؤ المكنون جزاء بما كانوا يعملون. کاکە ڕێدار ئێستا کرانەوەیەکی زۆر هەیە بە ڕووی جیهاندا و یەکێک لەو لایەنە باشانەیەوەی کە ئێمە ئەتوانین دەستمان بگا بە زۆربەی ئەو قورئان خوێنە گەورانەی کە لە هەموو وڵاتانی جیهانە ئێستا بڵاو بوونەتەوە و توانین سوود لە ئەزممویان وەرگێڕین لەو کەسانی کە دەنگیان خۆشە لەو کەسانی کە جوان قورئانە خوێندنەوە. خۆت سەرسامی چ قورئان خوێنێکی تا چنێک هەوڵداوە کەسێک هەبێ لاسایی بکەیتەوە یان هەندێک شتی لەوەربگری خزمەت با قورئان خوێندنەکەی خۆت بکات؟ بەڵێ بۆ فێربوونی قورئان طبعاً دکتۆر ئەیمن سوید زۆر باشە بەتایبەتی بۆ جوان خوێندنەوە. بەڵێ لە ڕووی دەنگیشەوە بەڕاستی ماوەساڕاحەت کوردی دەنگێکی تایبەتی هەیە لەگەڵ ئەیمن سوید ئەویش بۆ قورئان خوێندن زۆر باشە. زۆر باشە وەزەم جەنابت لە حکمەی لە شارە زۆر لەوێ چەند قوتابین بە شێوازێکی گشتیەوە نێت و ئاگاداربی لەوێ لە چ تەمەنێک بۆ چ تەمەنێک وەرەگیرێ مامۆستاکان ینی لەگەڵتانە چۆنن کاڵم مامۆستاکان لەگەڵتانە چۆن مەبەستم ئەوەیە ئایا واز ئەهێنن لەوەی کە کەسێک درەنگ فێر بێ وەکو بڵێ زۆر لەگەڵی سەعی نەکەن زۆر لەگەڵی کۆشش نەکەن یان هەتاوەکو جوان ئەو قوتابیە فێر نەبێ وازی لە ناهێنن؟ بەڵێ ئێمە لە دەستگای نووری حیکمە تقریبا 170 لە بابین ماشەڵڵا تەمەنی وەرگیرانش تقریبا لە 4 ساڵی و بەرەوسەر و مامۆستاکانیشمان طبعاً تا فێرمان نەکەن کۆڵمان لێ نادەن ئێمە چەندێک غەڵەتکەین ئەوان زیاتر لەگەڵمان نابن. کاکە ڕێدار ئێستا گەنجولاوێکی زۆر هەیە چ کوڕان چ کچان کە ئەیانەوێ شارەزاب لە قورئانی پیرۆز یان ئەوە تا هەندێک بیانوە هێننەوە ڕەنگە بڵێن شوێنمان دوورە یان فریان ناکەوێن خوێندنمان هەیە با خوێندن چاوەکەین پەیامە چێ بۆ ئەو لاوانەی کە ئەیانەوێ بە جۆر لە جۆران فێری قورئانی پیرۆز بوون یان هەندێکیان کە ئیهمالی ئەکەن تا چەندێک گرنگی بەم لایەنە ئیمانیە بدەن بە خۆیان؟ بەڵێ طبعاً قورئان خوێندن یعنی تۆ ڕۆژی سەعاتێکیش تەنها سەعاتێکیش لەگەڵ یابیت هێشتا زۆرە. ئێوە گەنجانی ئێمەش طبعاً مۆبایل سەیری لێ تێکداون 4 ساعت مۆبایل بەکار بێنە پێی کەمە بەڵام ساعتێک لەگەڵ قورئانەکە بێ قورسە. ڕاستە
يعني هەر هیچ نەبێتوانێت بۆ منە لە ڕۆژەکانی و سەعاتیش بێ بەپێی ئەزمموی خۆت بەپێ و هاوڕانی کە لەوێ هەن بتوانن شارزایی پێ بکەن یان ئەو تا سەردانی حیکمە بکەن کە ئەمەش هاندەرێک بێ بۆیان. بەڵێ طبعاً ئێستا لە هەموو شارێکی بیانوێک نەماتۆ بڵێوی لە شوێنێک قورآن خوێندنی لێنی سەمە لە هەموو شارێک قورآن خوێندنمان هەیە. زۆر باشە. کاکە ڕێدار ئەو شێوازەیان ئەو تەکنیکەی گرتوتەتە بەر بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز بێگومان هەر کەسە و شێوازێک دێتە بەر یا لەگەڵ مامۆستاکی لەسەر شێوازێک ڕێکەون بۆ قورئان لەبەرکردن. ئەو شێوازە چیەکە تۆ ڕۆژانەیان هەفتانە دادناوەک و خشتێک بووی کە قورئانی پیرۆز ئەو ئاەتانی دادناوە ڕۆژی چەند ئاەتیان هەفتەی چەند ئاەتە حەزەکەم لەسەر خشتە و بەرنامەی خۆت بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز هەندێک زانیاریمان پێ بدەیت. طبعاً بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز من تقریبا 6 مانگ لەو پێش دەورەیەکمان بینی بۆ لەبەرکردنی سوورەتی بەقەرە تەنها بەچاو سپاس بەخوا لەو ماوە بە 15 ڕۆژ سوورەتی بەقەرەم لەبەر کرد. تقریبا ڕۆژە هەفتانە نزیکی 10 لاپەڕمان لەبەرە کرد ئەو کات و ئێستاش نزیکی هەفتەی لاپەڕێک. دەستخۆش. من پێم باشە بە قورئانی پیرۆز کۆتایی بەم تەوەرەیە بێنی دواتر بچینە لای ئەو پرگانی تر کە هەمانە کاکە. ئێمە زۆر بە خێراتی تۆکەین لە شت ساغ بێ بە دووربی لە دەرد و بەڵا ئیشەڵڵا قورئان خوێنێکی نمونەیت لێ دەربچێت لە هەرێمی کوردستان جێی شانازی دایک و باوک و کەسوکار و مامۆستاکان و ئێمەش بین ئینشاءالله. حەزەکەین بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بەم پڕگای بێنین. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب يومئذ واجفة أبصارها خاشعة يقولون أئنا لمردودون في الحافرة أئذا كنا عظاما نخرة قالوا تلك إذا كرة خاسرة فإنما هي زجرة واحدة فإذا هم بالساهرة هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذهم الله نكال الآخرة والأولى.